مرۆڤ لە پەرلەمانی کوردستان سەردانی ئاسایشی گشتی هەولێرمان کرد و سەردانی یەک بەیەکی ئەو زیندانیانەی کە ئێمە بە تایبەتی چوو بووین بۆ سەردانیکردنیان، ئەوانەی کە لەم ماوەی دواییدا بڕیاری مەحکەمە دەرچووە و حوکم دراون. لە نزیکەوە گوێبیستی قسەکانی ئەوان بووین بۆ بار و دۆخیان لە ڕووی تەندروستی، لە ڕووی شوێنەکەیان زۆر بە وردی قسەیان بۆ ئێمە کرد و دواتر ئێمەوە کولیژنە چەند پرسیارێکمان هەبوو ڕوبەڕووی ئەوانمان کردەوە، وەڵامی سەرجەم پرسیارەکانمان وەرگرتەوە. چەند کێشەیەکیان هەبوو ئەو بەڕێزانە، ئەویش کێشەی ئەوەی ڕاستی بێ کێشەی کەمی شوێنەکە وای کردووە ئەویش بە هەم بە هۆکاری بوونی ژمارەیەکی زۆر لەو شوێنەوە هەم بە کێشەکانی چاکسازی گەورانی هەولێر پێ چەند مانجێک کەوای کردووە بەشێکی هەرە زۆری ڕاگیراوەکان بۆ ئەوێ نەقل بکرێن. ئەوەش بووەتە کێشەی ئەوانی گرانتر کردووە لە ڕووی شوێن و مەکانیان و هەروە هەندێک کێشەی تەندروستیان هەبووەوەی کێشەی تەندروستیش کە مەسەلەی نەبوونی داو دەرمانی پێویست کە لێرەوە ئێمە داوا لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان دەکەین کە بەهانایان بچێتوە داو دەرمانی پێویستیان بۆ بنێرێت و بۆ مەسەلەی شوێنەکە شێمە لەگەڵ لایانی پەیوەندیدار هەوڵ دەدەین بۆ ئەوەی شوێنەکانیان باشتر بکرێتن و خاڵێکی سەرەکی کە ئەو بەڕێزانە کە چاوەڕێی قۆناغی دووەمی حکومەکەیان ببوورن دوایەوەی کە حکم دراون هەرێکە بۆ چەند ساڵێک حکومەکەیان تەمیز کراوە، ئەوان چاوەڕێ دەکەن و ئێمەش چاوەڕێەوە دەکەین کە بۆ داهاتوو بڕیاری دادگا بەو شێوەیە بێ کە خۆیان دەخوازن کە بەرژەوەندی گشتی دەیخوازێ بۆ ئەوەی ئەوانیش لەو وەزعی کە تیایدان ڕزگاریان بێتن. ئێمە پێمان وایە کە ئەم سەردانەی ئەمڕۆ سەردانێکی زۆر گرنگ بوو، زەرور بوو و داخوازی بەشێکی زۆری بەشی هەموو داخوازی سەرجەم کەسوکاری ئەوان بوو و داخوازی خودی لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچی لە مافی مرۆڤی پەرلەمان و ئەمە داخوازی بە سەرجەم پەرلەمانتارە بە ڕێزەکانی کوردستان بووە. ئێمە گەشتبینین کە لەم سەردانە شتی باشمان کردووە و بە گەشتبینیەکەمان ئەوەیە بۆ قۆناغی داهاتوو کە بتوانین کەوا بکەین کە کەسوکاری ئەوانیش بۆ مەرحەلەی دووەم بچن، ئەوانی سەردانی ئەوان بکانیان لە ڕووی نەفسی و لە زۆر ڕووی ترەوە بۆ ئەوەی هێمنی بە ئەوان ببەخشێ و بۆ ئەوەی مەسەلەی مافی مرۆڤ کە ئێمە وەکو لیژنا زیاتر بە تەنجی ئەوە بووین کە ئایا تا چەند مافی مرۆڤی ئەو بەڕێزانە پارێزرا وەکو چۆن هەوڵ دەدەین مافی مرۆڤی هەموو تاچێک لە کوردستانە پارێزراو بێ. بۆیە ئێمە پێمان وایە شتێکی باشە کە پەرلەمانی کوردستان کردوویەتی و ئومێدیش دەکەین کە سەرجەم ئەو خاڵانە یاخود ئەو بەرنامەیە کە دامان ناوە بۆ قۆناغی داهاتوو هەموو جێبەجێ بکرێت کە لە بەرژەوەندی ئەو بەڕێزانە دەکەێت. ئەو جیراوانەی بادیناتان بینی قسەیان چ بوو لەسەر ئەو دامپێدانانی کە بڵاو کرابەوە پشتڕاستیان کردەوە کە دامپێدانانی خۆیانە وە لەژێر فشاردنیان کردووە قسەیانی بۆ سەبارەت بۆ شوێنەی کە لێیە چەند کەس دەژوورێکن یانی بوو شوێنەکان قەڵەباڵەوە شوێن نیە چۆنە؟ بەڵێ بە تەئکید ئێمە سەردانی هەموو شوێنەکانمان کرد بێخۆی ئەوەی زیندانی بێ بە تەئکید قسەی خۆی هەیە، بەڵام بەڵێ ئێمە ئەوانەی کە بینیمان دەڵێن ئەمە وەک بڵێ ناڕازین لە دامپێدا لە حکمەکەیان، بەڵام ئومێدێکیان هەیە وەکووتم ئێمەش وەکو لیژنەی پەرلەمانی ئومێدێکی زۆرمان هەیە کە دوای تەمیزکردنی بڕیارەکەی دادگا بەو شێوەیە بێ کە لە بەرژەوەندی ئەوان بێت و لە بەرژەوەندی گشتی بێ، لە بەرژەوەندی حەق بێ
بڕیارەکەی داهاتووی محکەمەی دادگای هەرێمی کوردستان و بۆ خاڵی دووەمیش مەسلەی جێگا بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆرە لە سەرجەم چاکسازیەکانی هەرێمی کوردستانە وجودی هەیە. من ئیشارەتم بەوەدا کە نەما کەوتنی کێشە دروستبوونی کێشە لە چاکسازی گەورانی هەولێر کێشەی بۆ خودی ئەم زیندانی ئاسایش و بۆ زیندانی دژە تیرۆر و بۆ زیندانی دهۆچیشی دروست کردووە. بەڵام بەڕێوەبەراتی ئاسایشی هەولێر وەکو ئێمەمانان لە خەمی ئەوەدایە کە ئەم کێشەیە بۆیان چارەسەر بکرێت بە هاوکاری بە هاوبەشی لەگەڵ چاکسازی گەورانی هەولێر کە پێمان وایە چەند هەفتەیەکی داهاتوو کێشە. یەکەمیان ئەو پیراوانە باسی سپامێکیان نەنا بۆ ڕایگەشت و باوەڵاتیان بە ئێوەدای سپامێکیان دەبوو پرسیار بۆم لەبارەی ئەشکەجەندە زۆر بازەوە دەکرێت کە ئەشکەجە دراوە هیچ شوێنەواری ئەشکەجەندەدان بەردەستانەوە هەبوو ئایا شوێنیان باش بوو یان هیچ سپامێکیان نەبوو بڵێن ئەشکەجە دراوی و ناڕاستی لەو باس لەوە نەکرد کە ئایا دامپێدانەکە بە دامپێدانەمەی ڕاستی بۆ یاخود هەروایان دروستکراوە. ئێمە قسەی ئەوان دەکەین ئێمە ئەوەی لە سەرمانە قسەی ئەوان بکەین بەڵێ ئەوان وتیان ئێمە ئەوەی بۆ ئێمە وەکو حکم دراوە ئێمە پێی رازی نین لەبەر ئەوەی ئێمە ئەو شانەی کە ئەو توهمەیە کە بۆ ئێمە دانراوە پێیوە ئێمە مەحکوم کراوین ئێمە ئەو توهمەمان نەکردووە ئەوە قسەی ئەوانە وتیان نەمان کردووە. بەڵام ئەشکەنجەدان نەخێر ئێمە هیچ ئەشکەنجەمان بە جەسەی هیچ کەسێکمان نەبینەوە بەڵام هەندێک حاڵەتی تەندروستی هەبوو لەبەر قەڵەباڵغی شوێنەکەیان هەندێک مەسەلەی حەساسیەت و شتانە لە دەستی هەندێکمان بینیوە نیشانی ئێمەیان داوە ئەجینە مەسەلەی تەعزیبدانەوە شتانە کەس هیچ شتێکی پێشان ماوەی بەر لە ئێستا ئەو دەستگیر کراوانەمانیان لە خواردن دوای ئەوەی بڕیاری دادگەرگرا هەتاوەکو نزیک دوو هەفتەیەک بەر لە ئێستاش دەرگای پارێزەرەکانیانە وتیان ئەو مانگرتنە بەردەوامە مانگرتنەکەیان بەردەوامە یاخود شاندویانە و دۆخی وتەیوان یاخود پەیامێکی ئەوان کە لە ژوورەوە هەیەبێت بۆ ڕایگشتی و هاوڵاتیان چی بوو؟ طبعا ئەوان ئەوەی کە سەبارەت بە پرسیاری بەڕێزت لەسەرەوەی کە بەڵێ مانگرتنیان کردووە یەکێک لەوانە 15 ڕۆژ مانگرتنی کردووە و چەندانێکیان 15 ڕۆژ چەندانێکیان هەفتە و 3 ڕۆژی تیا بووە ئەوان تەنیا ئەو مانگرتنە بە مەبەستی ئەوە ناڕەزای دەربڕین بووە لە بەرامبەر ئەو حکومەی دادگا هەروەگەوەی کاگڕۆمی و ئاماژەیدا ئەوان ئەو حکومە بە حکومێک نازانن کە عەدالەتی تیا چەسپا بێت بۆیە ناڕەزایەتیان دەربڕێ بەرامبەر بەوە بە ڕێگەی مانگرتن. بڵێ ئێمە ڕاستیەکەی چاوەڕێی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستانین کە بتوانێ بە دۆسیەکانی ئەوانەدا بچێتەوە و بتوانێ عەدالەت بچەسپێنێ و ئەگەر زوڵمێک کرابێت لەوانە کۆتایی بۆ زوڵمە بێنێ و ئەوانە شاد بکاتەوە بە کەسوکاریان و ئازاد بن. بەڵێ کاگاماچ لەڕووی مافی مرۆڤەوە پێشەکاریەکان کامانە بوو کە ئێوە لەوانە بەدیداکرد ناوزیندان. بەڵێ یەکێک لەو پێشێلکاریانەی کە ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ بینیمان تەنیا تەنگی شوێنەکەیانە ئەم تەنگی شوێنە کاریگەریکی ئۆتۆی دروست کردو کە لە ڕووی دەرونیەوە بۆ خۆی ئینسان لە ناو زیندانە جۆرێک ناجێگیری دەرونی بۆ دروست ئەبێ بەڵام تەنگی شوێنەکە کاریگەری زیاتری لە ڕووی دەرونیەوە بۆ ئەوان دروست کردووە چونکە لە مەساحەیەکی کەم ژمارەیەکی زۆر زیندانی تێدان کە ژمارەکە یعنی 3 بەرامبەرە لە جیاتی 30 کەس 4 بەرامبەرە 130 کەس لێ شوێنەکان کە ئەو شوێنانە بۆ 30 کەس بەپێی ستانداردی جیهانی ئامادەکراوە ئەوان 130 کەس لە هۆڵێکدان. ئێمە کە پرسیشمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر بۆچی شوێنەکانیان واتەنگە ئەوان وەڵامی ئێمەیاندایەوە لەبەرەوەی چاکسازی هەولێر
لە بەردەم نۆژەنکردنەوە چاکردندایە ژمارەیەکی زۆر لەوانەی کە لە چاکسازی هەولێر بوون ئێستا لە ئاسایش بندن بۆ ئەوەی هەتا ئەو کاتێک کە ئەو بەندیانە ئەگەڕێنەوە بۆ چاکسازی هەولێر ئەوان ئەو فشارە زۆریان لە بەردەم ئەبێت ئەگەرنا ئاسایش وا قسەی بۆ ئێمە کرد تەمەنا ئەکەن کە زۆرترین خەڵک ئازاد بکرێ بۆی ئاسایش ئەو قورسایی لەسەر نەمێنێت کەسوکاری ئەوان لیان ڕێگان نادەن پارێزەرەکانیشان بە هەمان شێوە چەند جارێک خوانگەن داوای دیریان کردووە ڕێگایان نەداوە ئەوە چەندە پێشێتکردنی مافی زیندانیەکە ڕێگاری کردووە ئەمە خاڵێکی تریش پەیوەند بۆ قسەی کە لەماوەی ڕابردوودا بەرامەت کە پەرلەمانتاری پەرلەمانتاری دەسەکار پێشاوە بووبی لێدوانێکدا کە زار راوچە ناو ئاوەکانی خوارەکانی هیوا ئێوە پێبینیتان کرد ئێمە شتیەوەمان بەدی نەکرد بەس بە گوتەی خۆیان گوایە لە بیدایەتی شتی ئاوامان ئێمە لێ نەبیستون بەڵام بە گوتەی خۆیان لە بیدایەتی دەستگیرکردنیانەوە هیچ پارێزەرێکیان نەبینیوە ئەمە پێچەوانەی بنەماکانی مافی مرۆڤە وە کەسوکاریان نیان بینیون پێش دادگاییکردن تەنها بۆ نمونەیەکێک لە ئەندامانی خێزان ئایا باوکە زیاتر باوک یاخود برا ئیتر بە هیچ شێوەیەکی تر نەبینراون ئەوە بەڕاستیەوەیش جۆرێکە لە پێشێلکردنی مافی مرۆڤ یەکێکی تر لەوانە کە ئەوان بۆ نمونە زۆر فشاریان لەسەرە بە دڵی خۆیان ناتوان پەیوەندی تەلەفۆنیەکان لەگەڵ چۆنەڵی خانەوادەکانیان ئەنجام بدەن ئەو پاڵەپەستۆ زۆرەی کە لەسەر ئەوان و زۆر جێگەی نیگەرانی لای لیژنەش و لای بۆ ئەوانیش طبعاً بۆ هەر ژوورێکە 50 مەترە 135 کەسی تیادا جێگیرە کە بۆ نمونە مەسافەکان وکو خۆیان دێڵێن 4 بستە بۆ حەوانەوە ژیان و خەوتنیان ئەمە زۆر جێگەی نیگەرانی لای ئەوانیش و لای ئێمەش کە دەبوو بۆ هەر هۆڵێک 30 بۆ 35 کەسی تێدا بێ بەداخەوە سێ بەرامبەر بۆ نمونە لە بەندکراوان لە شوێنەدا جێگیرە.